ژن و مێردایەتیە خۆشەویستی ڕاستەقینەی لە دڵەوە تیا نەبوو نەک بە زمان بە دڵیش هەردووکی. ژن و مێرد خۆشەویستیان بۆ یەکتری دەرنەبڕی و خۆشەویستیان بۆ یەکتری نەبوو، ڕەحم و بەزەییشیان بۆ یەکتری نەبوو، ژیانیان دۆزەخ و کێشە و مەشاکل و ناڕەحەتیە. خۆشەویستیت هەیە پیاوەکەت چاکە الحەمدوللا، خێزانەکەت چاکە، دەمی خۆت بگرە. مناڵم پەنا بەخوا ئینسان درۆ بکات، خوا لەعنەتی لە درۆزن کردووە، بەڵام کارێک مەکە دوای چاوت لێ بدرێ، ئەگەر چاویش لێ نەدرێ زەرەرێترت پێ تووشە بێت، چونکە بەرامبەر خەمبار دەکەی. دەڵێ باشە ئەی ژنەکەی من بۆوانیە، ئەو کە دەڵێ ئەی پیاوەکەی من بۆوانیە، خەمبار دەبێ. خۆ ئەگەر چاویش لێ نەدەن تۆ گونەهباری، چونکە دڵی موسڵمانت ناخۆش کرد. مێردی بەڕێز، ژنی بەڕێز، لای خەڵکیدا باسی بەختەوەری خۆتان مەکەن. ئەمە یەکێک لەو خاڵانەی کە زۆر خەڵکی کەوتووە. بەخوا لەگەڵ پیاوەکەمدا موو بەبەیمانە ناچی، کاتێکە زانی نەک موو حەبلیش بەبەینیان ناچی، کاتێکە زانی سیارە بەبەینیان ناڕوا لە موو دەرەچێ، چونکە چاوی لێدەن. ئەوەی پیاوەکەم حەزن مەی بێ بۆ مەکات، خێزانم ئاوهایە. ئەو خۆشەویستەی کە هەتە لە نێوان ژن و مێردا خوای گەورە دروستی کردووە، ئەگەر هەبوو خۆشەویستی، خوای گەورە دەفەرمی وەجەعەلە بەینەکم مەوەدەتە وەڕەحمە، لە نێوان ژن و پیاودا خۆشەویستی و ڕەحمان دروست کردووە. جا هەر ژن و مێردایەتیە خۆشەویستی ڕاستەقینەی لە دڵەوە تیا نەبوو نەک بە زمان بە دڵیش هەردووکی. ژن و مێرد خۆشەویستیان بۆ یەکتری دەرنەبڕی و خۆشەویستیان بۆ یەکتری نەبوو، ڕەحم و بەزەییشیان بۆ یەکتری نەبوو، ژیانیان دۆزەخ و کێشە و مەشاکل و ناڕەحەتیە. خۆشەویستیت هەیە پیاوەکەت چاکە الحەمدوللا، خێزانەکەت چاکە، دەمی خۆت بگرە. مناڵم پەنا بەخوا ئینسان درۆ بکات، خوا لەعنەتی لە درۆزن کردووە، بەڵام کارێک مەکە دوای چاوت لێ بدرێ، ئەگەر چاویش لێ نەدرێ زەرەرێترت پێ تووشە بێت، چونکە بەرامبەر خەمبار دەکەی. دەڵێ باشە ئەی ژنەکەی من بۆوانیە، ئەو کە دەڵێ ئەی پیاوەکەی من بۆوانیە، خەمبار دەبێ. خۆ ئەگەر چاویش لێ نەدەن تۆ گونەهباری، چونکە دڵی موسڵمانت ناخۆش کرد. دەبینیت یعنی خەڵکی شەیە جاری واشەیە ژن و مێرد بەینیان باش نییە، یعنی جاری وا بۆ لە مەجلیسێکا 10-15 پیاودا نیشێ، لەولاوە دەبینیت خێزانی یەکێک لەو پیاوانە بە تایبەت شتێک بۆ پیاوەکەی دەنێرێ، میوەیەکی تایبەت شتێکی بۆ دەنێرێ، ئەڵێمە خێزانە ناردوێتی بیخۆ. بەس کاتێکش متابعەیەکی پیاوەکەی ئەڵێ منی خواردووە، هەر خواردمێتی وە دەستی ڕەزالەتمە، بەس لە ناو جەماعەتە پیاوەکانە پۆز لێدا کە من پیاوەکەی خۆم خۆشە، وەڵام پیاوەکەشی خواخوایەتی بمرێت لە کۆڵی بێتەوە. بۆیە زۆر جار ئەو شتانە خراپە، پێویست ناکە لای خەڵکە قسەی خۆشەویستی گیانەکەم و هەناسەکەم و قوربانەتم دەربڕی، دوایی چاوێکت لێ بدەن، وێرانت بکەن، یاخود ئاگادار بە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر ئەتانەوێت ئیشەکانتان سەرکەوتوو بێ بیشاردنەوە، نەک درۆ بکە ئینسان بیشارێتەوە. پێویست ناکە ئەو خۆشەویستی کە لە ژووری نووستن و لە ماڵ خۆتا هاتە، پێویست ناکە لە هەموو شوێنە دەری بڕی، بۆی خەڵکی خەمبار نەکەی، بۆی چاویشت لێ نەدرێ. جا بۆی ئاگاداری خۆمان بین. ئەو کارانە زۆر زۆر غەڵەتە، لە دڵسافی دەیکەین، هەندێک جار دەمانێت پۆز لێ بدەین، بەڵام پۆزمان دەشکێنن. ئاگادار بن، چەندەها ژن و پیاو هەبوو ئاوا بۆ شێوە بوونە، سوێن بەخوا ئێستا هیچیان پەیوەندیان بە یەکەوە نەماوە و تەلاق و جیابوونەوە ڕوویدا و کۆتایی پێهات. لە کاتێکا بۆ یەکتری دەمردن، ئێستا دوعا لە یەکتری دەکەن. هۆکارەکەی چییە؟ زۆر جار هۆکارەکەی چاوپیس و پۆز لێدانە. ئاگادار بە. مناڵم لای خەڵکە سوکایەتی بە خێزانت بکە، نەسوکایەتی پێ بکە، ڕێزی لێ بگرە، بەڵام هەموو شتێک لای خێزانتە دەرمەبڕە، لای پیاوەکەتە دەرمەبڕە، بۆی باجەکەی نەدەی.